پێگەی میدل ئێست ئای بەریتانی راپۆرتێکی بڵاو کردوێتەوە کە ئاماژە بە تووڕەیی بزوتنەوەی جیهادی ئیسلامی دەکات بەرامبەر خیانەتی دەستگای هەواڵگیری میسری بەر لە 4 کاتژمێر لە هێرشی قەوارەی زایۆنستی بۆ سەر غەزە بەوەی جیهادیان لەوە دڵنیا کردبەوە کە ئەو قەوارەیە ئەرێنی بیر دەکاتەوە و دۆخەکە هێور دەکاتەوە. بە پێی و زانیاریەی بەو پێگەیەدراوە جیهادی ئیسلامی ئاگادار کراوەتەوە کە ئەنجومەنی وەزیرانی ئیسرائیل کۆ دەبێتەوە و دەبێتە هۆکاری ئاسانکردنی گفتوگۆکان. عەمید ئەحمەد عەبدولخالقی نوێنەری دەستگای هەواڵگیری میسری بەر لە 4 کاتژمێر و 20 خولەک لە هێرشەکەی قەوارەی زایۆنستی خیانەتی لێکردوون و با پێچەوانەی ئامادەکاریەکان بۆ هێرشی دوژمن زانیاری گەیاندووەتە جیهادی ئیسلامی. بەوەش ئەو بزوتنەوەی لە ساتەکانی سەرەتای هێرشە ئاسمانەکەی ئیسرائیلدا ئامادەی تەواوی نەبووە بۆ بەرپەرزدانەوە و گرتنە بەری ڕێوشوێنی ئاسایشی زیاتر. ئەوە یەکەم جار نییە خەباتکارانی فەڵەستینی ڕوبەڕووی خیانەت دەبنەوە. لەو کاتەوە بە پێی ڕێکەوتنی ئۆسلۆ هەماهەنگی ئەمنی لە نێوان دەسەڵاتی فەڵەستینی و دەستگا هەواڵگیریەکانی قەوارەی زایۆنستیدا بەڕێوە دەچێت. سەدان خەباتکاری فەڵەستینی کراونەتە ئامانجی داگیرکەرانی زایۆنستی. هەر ئەو هەماهەنگیە خیانەتکارانەیەش زەمینەی ڕەخساندووە بۆ بەرفراوانکردنی شارۆچکە جوولەکە نشینەکانی کەناری خۆراوە و لەناوبردنی هەلی دروستکردنی دەوڵەتی فەڵەستین. خیانەتەکانی مەحەمەد دەحلان لەو بارەوە لە کەس شاراوە نییە. چەندان سەرکردەی وەکو شێخ ئەحمەد یاسین و ئیسماعیل ئەبوشەن بوو، عەبدولعەزیز ڕانتیسی و ئەندازیار یەحیا عەیاش و ئەحمەد جەعبەری و چەندانی دیکەش بەرهەمی ئەو هەماهەنگیان. لە ساڵی 2016دا سەرۆکی دەستگای هەواڵگیری سەربازی ئیسرائیلی ژەنەڕاڵ شلۆمۆ گازیت لە دیمانەیەکدا ئاماژەی بەوە داوە کە لە ساڵی 1965دا تەواوی تۆماری دەنگی لووتکەی وڵاتانی عەرەبی مەراکیشیان لە ساڵی 1965دا ڕاستەوخۆ گوێزاوەتەوە بۆ تەلەبیب و سەرکردایەتی سیاسی و سەربازی ئەو قاوارەیە دۆخی خراپی جیاوازەکانی نێو سەرکردەکانی عەرەب و سوپاکانیان بۆ دەرکەوتووە. دواتر ئاشکرا بووە کە بە ئاسانکاری شا حەسەنی مەراکیژە و خیانەتە کرا و زانیاریەکان پێشکەشی زایۆنستەکان کراوە. هەروەک پێشتر میدیای زایۆنستی عەبدولفەتاح سیسییان بە گەنجینەی گرانبەهای خۆیان ناوبردووە. ئەوە لە بۆشایەوە نەهاتووە و ڕاستیەکانی هەماهەنگی ئەمنی لە نێوان قاهیرە و تەل ئەبیب لە ماوەی 4 دەی ڕابردوودا ئەوەیان سەلماندووە.